سڵاتان لێبێ سڵاو ئاری کاتتان باش. ئەوە چییە گۆچانانە بێ؟ ئەمە کاکەشکوور کۆمەڵە گۆچانم هێناومە وەکو یادەوەریەک لە مێژووی ئێمەدا باو بە پیرانمان گۆچانیان بەکارهێناوە. گۆچان لە زۆر بوارا بەکارهاتوە. اینجا من بەدەدا چوونێکم بۆ کردووە وەکو بڵێ جۆرە لە کۆڵنیەوەیەکی ورد حەزم کردووە بزانم مێژووی گۆچانە گەڕێتەوە بۆکەی بۆچی گۆچانە چەند جۆری هەیە جۆرەکانی چین هەندێک لەو دارانەی کە باشن بۆ گۆچان چین ئەمانە هەندێکیانن بۆتانە خێنەڕوو پەیوەندی گۆچان بە بۆنەوە چییە حەزەکەن بیزانن چاوەڕێ بن هەموویتان بۆ خەبەر. گۆچان داڵک گاچۆن گۆپاڵ هەموو ئەو ناوانن کە بە گۆچانەوە ئەم دارەی کە ئەچەمێتەوە ئەیچەمێننەوە و وەکو دارعەسایەک و قاچێکی تری ئەو کەسانی کە ئەژنۆیان نییە بڕۆم بە ڕێگادا بەکارەهێنرێت. جا ئەمە یەکێکە لەو گۆچانانەی کە گۆچانی شوانی پێڵێ بەم جۆرە ئەیچەمێننەوە جا بەم جۆرە ئاراستەی مەڕەکانی پێ مەڕ و بزنەکانی پێ ڕاییەکەن بە پێوە دەداسۆنەی من کردومە وەکو یەکێک لەو گۆچانە بەکارێت کە ئاوا بتوانێت ئاراستەی بزن و مەڕەکان و شوان بەکارێنێ ئەمە گۆچانی شوانی پێڵەن لە داری بناوب. زۆر بەدوای مێژووی گۆچان گەڕا بەڵام دەرکەوت کە گۆچان لەوتی مرۆڤ هەیە بەڵام ئەو وەختە نەیانزانیوە ئاوا چەمانەوەیەکی بۆ بکەن و شوێنی دەستکی بۆ بکەن بەڵکو لە قەدارێک هەم هێناوە بە دەستیانەوە گرتووە زۆر جار ئاوا قستیانەکە سەر شانیان یان سەڵیان پێوە کردووە شیان پێ هەڵگرتووە ئاژەڵیان پێ ئاراستە کردووە دواتر وردە وردە گۆچان پەرەیسە لە دوای مرۆڤایەتی ئەو کەسانی قاچیان نییە چۆنەتە سەر شاخ قاچێکی تر بوو بۆ ئەڵەن قاچێکی تر واتە ئێمە مرۆڤ دوو قاچمانێ ئەمەش قاچێکی ترە بۆ کەسانی کە قاچیان کار ناکات. باسی جۆرەکانی گۆچانتان بوو ئەوەی سەرزانیمان بناو بوو شوانکارێ کە بینیمە ئەمەی ترکەی بینن چوارلەمانە ئێستا لە بازار ئەمە لە داری چوارلە دروست دەکرێت بەم جۆرەیە دارەکە داری چوارلە ئەمیش دارێکی پتەوە بۆ بواتی شوانکاری بەکارێت بۆ زۆر بواری تر بەکارێت بۆ بواری کەشخەی جوانکاریش بەکارێت داری چوارلە ئێمە هەم بەرەکەی خۆین هەم گۆچانەکەشی بەکارێت. گۆچانی قەیسی دوو جۆر لە گۆچانن زۆر تایبەتن سەرەکانیان بەم جۆرە تۆکڵکی لێ دەکرێتەوە سوور دەبێت دەتوانیت ئیسپرتۆی بکەیت ڕەنگام بکەیت بە شێوازێکی زۆر جوان بتەون دۆپکەی دارەکەی پێوەیە دوو داری زۆر قایمن ئەگەر تەڕ نەبن 10 ساڵ بەرگاگرن. یەکێکی تر لە گۆچانەکان گۆچانی داری زەیتونە داری زەیتونش بیرتان نەچێت دووشێکە لە گۆچانە تایبەتەکان ئەم داراش لە داری زەیتونە ماشەڵڵا ئەو نعمەتانی کە خوای گەورە بە ئێمەی بەخشیوە ئەو دارانی کە بەرهەمیان هەیە بەرهەمەکان چەند سوودی لێ دەبینن نێوباری ترشیات و زەیتون سێرەکەی دارەکەشان نعمەتێکی ترە بۆ مرۆڤانی کە قاچیان باش ئیش ناکات یان لە هێرشی دەڕەندە دەتوان خۆیان بپارێزن یان وەکو خۆشی چێژ بەکاری دێنن یان وەکو گۆرانی بێژێک لە ناوچەی هەورامان دوومان ئاوە بە جوانیش چەقۆڵێن و گۆچان بەکارێنن چەندین بواری تری هەیە گۆچان. دوو لە دارەکانی ترتان بۆ باس دەکەم سوورە چنار خۆی دیارە سوورە داری سوورە بەرچە خۆ بینیتانە خۆتان لە گوندەکانە جابزانن دەست و بازووی با و باپیرانی ئێمە ئەو کەسانی کە تا ئێستاش ئەم بیشیان بە زیندوی شوێتەوە چەند جوانم گۆچانانیان بەرەم هێنا و ماونەتەوە هیواداری لەگەڵ جیری کوردی بکرێ بە مۆدێل بواری جوانکاری بەکاری بێنێ هەیچەکە سپیە داریش دارەکە خۆی زۆر سپیە دیمەنێکی جوانی هەیە ئەتوانێت کەسی دەستڕەنگین بە بابەتی تایبەت سمارتی کا و زۆر جوانتر بێڕازێنێتەوە بەڵام نهێنەیەکی جوانی گۆچانەوەیە کە هەندێک خواروخێکی تێدا بێت ئەوەی کە من پرسیارم کردووە و لە گۆچان فرۆشەکان لەوانی کە کاری دروستکردنیەکەن ئەوانن کە تۆزە خواروخێکی جوانی تێدا بێت. زۆرێک لە باو باپیرانمان
بەم جۆرە دارەکەیان گرتۆ بەدەستیانەوە هاوسەنگیەکی دانیشتنی خۆیان ڕاگرتۆ واتە هەم بۆ بە دارهەسایەک ئەمە پێڵەن دارهەسا و هەم بۆ بە هاوسەنگ ڕاگرتنیە ئەمەی دەسم داری بەڵاڵوکە ئەم دارە یعنی گۆچانی بەڵاڵوکە تیرەی سەرەوەی نزیکەی 10 سانتیمەتر دەبێت ئەم دارە خۆی لە بنەڕەتدا ڕێک نییە تاڕ دەکرێت دوچار لە ڕێگی پرۆسی خۆیەوە کەمێک ڕێک دەکرێتەوە سەیرکەن هێشتاش ڕێک نییە بەڵام گۆچانێکی زۆر تایبەتە هەستەکەی کاری دەستی تا بەکارهێنراوە ئەوەی تر سەری فیلی ئاجە ئەیبینن لە فیلی ئاج ئەچێت هەروای پێڵ ئەمە دار ئاسای پێڵە ئەمە بۆچی بەکاردێت بۆ بەکارێت کاتێک کەسە بەتەمەنەکانمان دەیانێت هەستنە سەر پێ بەم جۆرە هاوکارێکی زۆر باشیانە بۆ هەستانە سەر پێ ئەمە بۆ ئەو کەسانە باشە کە تووشی ڕۆماتیزم و سەوفان بوون یان بەهۆی تەمەنەوە چوونە تەمەنەوە توانێت هەستانیانی دیارەمە کاری پزیشکانە لەگەڵ ڕێزم بۆیان بەڵامەوەی کە بیستومانە ئەم دار ئاسانە بەکارهێنن بۆی بتوانن پێهستنەوە یان کەسانێک لە گەورەکانمان کە پشتیان چەماوەتەوە بۆی چەند نەخۆشیێکەوە بەم جۆرە ئاسانکاریان بۆ دەکات بۆ ڕۆیشتە ئاسانکاریان بۆ دەکات بۆی بتوان بە ڕێگادا پڕبن تۆ بیڵێن گۆچان نرخی لە 5,000 تا 125,000 زیاتریش دەڕات چونکە یەکێک لە گۆچانەکان داری کنێرە ئێستا لەم وت بە گۆچانی کە لە لای مندا هەیە بوونی نییە داری کنێر لە منتیقەی سۆران لە ناوچی سۆران زۆر لەوێ هەیە کەسانێک دەیکەڕن کاتێک کەسەکە ئاو بەدەستیەوە دەگرێت دوچار بۆنی دەستێکات یەک بۆنی هەیە ئەڵەی بۆن و ئەو ئەتر و بەرامەیە کە هەیە ئەمە هەندێک زانیاری و لەسەر گۆچان کە بەیەوە بەخشی تا بەرنمەیەکی تر تا بڕگەیەکی تر لە ناساندنی بابەتێکی کوردەواریانەی تر هەر شاتن ماڵ هەناوە